مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەری کوردستان لە شاری کەرکووک ئاهەنگێکی شکۆداری بۆ ژمارەیەک لە فێرخوازی زانستە شەرعیەکان ساز کرد کە لەسەر دەستی مامۆستا عەبدوڵڵا چوارتایی بڕوانامەی مەلایەتیان وەرگرت. ئێمەش ئەمڕۆ مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەری یەکێک لەو ئەرکانەی کە پێی هەستا بریتی بوو لە پێدانی ئیجازەی زانستی شەرعی بە مامۆستا ئەحمەد و هەروەها مامۆستا کارزان و مامۆستا بەڵێن لەلایەنی بەڕێز جەنابی دکتۆر عەبدوڵڵا چوارتایی مامۆستا عەبدوڵڵای چوارتایی کە سوپاس بۆ خوای پەروەردگار چەندین ساڵ ئەم مامۆستا بەڕێزانە لای جەنابی مامۆستا خوێندوویان. مامۆستایانی ئاینی بە هەوێنی چارەسەر و ئاسایشی کۆمەڵایەتی کۆمەلگەی کوردی دادەنرێن و لەو ڕێگەیەشدا باجی گەورەیان بە ژیانی تایبەتی خۆیان داوە. لەبەر ئەوەی ئەم توێژە گرنگەی کۆمەلگا بەردەوام خەڵک لە دۆخە تایبەت و جیاوازەکاندا بۆ لایەن دەگەڕێنەوە و لە ڕێگەی ئەمانەوە زۆرێک لە مەراسیم و بۆنە ئاینی و کۆمەڵایەتیەکان بەڕێوە دەچێت. لە هەموو شار و شوێنێکە زانایان و خەڵکانەکە من داوە و بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار بکەن کە ئەوەی شەکە خوای گەورە فەرمێ ومن أحسن قولا ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. کام قسە کام وشە کام متەلەوە چاکترە کە بانگەواز بۆ لای دینی خوای پەروەردگار بکە و کاری چاکە بکە و پاشان بڵێ من لە مسلمانانم و لەگەڵ مسلمانانم. ئەم بەشەریەتە لەم سەر ئەرزایە وەک نەخۆشی لە جەستەی هەیە نەخۆشی ڕۆحیشی هەیە وەک ئەبێ چارەی نەخۆشیە جەستەیەکانی بکرێ بە پزیشک نەخۆشیە ڕۆحیەکانیشی کە بێ ئەخلاقیە و ڕەوژنزمیە و زوڵمە و چاکەی خراپەیە ئەبێ ئەوانە لا بچن دینیش نەبێ بە هیچ شتێکی کامانە لا ناچن نە بە پۆلیس لاچێ نە بە ئاسایش لاچێ نە بە جێژ لاچێ بلاش بچێ نەختێکی لاچێ زیادەکە بەڵام دینداری ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم نەخۆشی کۆمەڵایەتیان نەخۆشی ئەخلاقیەکان عەقیدەیەکان هەمووی لابچن نەخۆشە ڕەفتاریەکان جا ئەوەش پێویستی بە زانای ئاینی هەیە. بەردەوام مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەری لە پێگەیاندنی خزمەتکارانی قورئان و سونەت ڕۆڵی هەبووە و چەندین مامۆستای ئاینی لەم قوتابخانە و مەڵبەندەوە مێزەری پاکی مەلایەتیان لەسەر نراوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.